سڵاوتان لێبێ مناڵە عەزیزەکان چۆنن؟ ئای هەمیشە باش بن. ئەزان من ناوم چییە؟ ئافەرین. باشە ئێمە ئەمڕۆ لەکوێین؟ ئادی بە یەکجار بڵێن گوندی جافەران. باشە گوندی جافەران لە چ ناوچەیەکە؟ ئافەرین لە ناوچەی قەرەداغ. ئەی ناوچەی قەرەداغ سەر بە چ شارێکە؟ چۆن؟ ئافەرین ئێوە مناڵی زۆر ژیرن هەر بژین. باشە ئێوە پێتان خۆشە چیرۆکێکتان بۆ بگێڕمەوە؟ زۆر باشە دواتریش باسی گوندەکەتان دەکەین باشە؟ بەڵامە بێ بە جوانی گوێ بگرن بۆی بزانن چیرۆکەکە باسی چیەکە لەبەرەوەی دوایی لەسەر چیرۆکەکە پرسیارتان لێکەم باشە؟ ئافەرین. ڕۆژێک کچێکە بوو ناوی نور بوو. نور کچێکی ژیر و ئاقڵ و زیرەک بوو. هەر لە مناڵیەوە دایکی فێری یاسا و پاک و خاوێنی و ڕێخستنی کەلوپەلەکانی ژوورەکەی کردبوو. بەردەوام هاوکاری دایکیە کرد. لە ڕێخستنی ناوماڵ و خاوێنکردنەوەی ماڵەکەیە حەزی بە پاک و خاوێنی و ڕێک و پێکی ناوماڵ و ڕازانەوەی کەلوپەلەکانیە کرد. ڕۆژێکیان نور مۆڵەتی لە دایکی وەرگرت بۆ ئەوەی چی بکە؟ بچێ سەردانی هاوڕێکەی بکە کە لە یەک پۆلابوون بەیەکەوە. هاوڕێکەی ماڵیان لە هەمان کۆڵانی ماڵی نور بوو. کاتێک چووە ژووری هاوڕێکەیەوە بینی ژوورەکەی زۆر ناڕێکە. هیچ شتێک لە شوێنی خۆی نییە. کەلوپەل و جل و بەرگەکانی بە تەواوەتی لە ژوورەکەیە پەرش و بڵاو بۆتەوە. کاتێک نور پرسیاری لێ کرد باشە هۆکاری ناڕێکی ژوورەکە و چییە؟ هاوڕێکەی پێی وت من حەزم لە یاسا و کۆد و بەند نییە. تااقەتی ڕێخستن و پاکردنەوەی ژوورم نییە. حەزم لە سەربەستیە. لە هەر کوێ گەیشتم جل و بەرگ و کەلوپەلەکانم دانێم و فرێم. نوری شوتی منیش حەزمە کرد وەکو تۆ سەربەسانە بژیم. کاتێک نور گەڕایەوە ماڵەوە جل و بەرگەکانی گۆڕی و فرێیا لەسەر جێگەی نووسنەکەی. کاتی ناخواردنی نیوەڕۆ بوو. دایکی نور چووە ژوورەکەی تا بانگێشتی بکا بۆ چێشخانەکە و پێکەوە نانی نیوەڕۆ بخۆن. بەڵام کاتێ دایکی ژوورەکەی بینی سەرسام بوو. بینی وا نور جل و بەرگەکەی فرێیاوە لەسەر زەویەکە و ژووری نووسنەکەی پەرش و بڵاو بۆتەوە و هەر شتێک لە شوێنێکا کەوتووە. بەسەر سوورمانەوە پرسی نور لێرە چی ڕوئەیە؟ نوریش وتی دایە من حەزەکەم بە سەربەسی بژیم. لە هەر شوێنێ پێم خۆش بێ کەلوپەلەکانم دانێم. تااقەتی یاسا و ڕێسا و کۆت و بەندم نییە. دایکی کە ئافرەتێکی ڕۆشنبیر و تێگەیشتوو بوو وتی باشە کچی شیرینم هەر چۆنێک پێم خۆشە ئاوا بکە بە دڵی خۆ بەڵام دڵنیا بە ئەوە سەربەستی نییە کە تۆی لێی. نور بە قسەکانی دایکی زۆر دڵخۆش بوو کە ڕێگەی یا چۆنی پێخۆشە ئاوا بژی. ئیتر پێڵاوەکانی لە شوێنی پێڵاو هەڵگرتنەکە دانا و کتێبەکانی لەم لاو لەو لاو جل و بەرگەکانی بە سوچ و خوشبنی ژوورەکەیە بڵاو کردەوە. ئەو شەوە نور زۆر بە دڵخۆشی خەوت. وایە زانی گەیشتووە بە سەربەسی ژیان. بۆ ڕۆژی دواتر کاتێکە سال لە خەو تاوەکو خۆی ئامادە بکات و بڕوا بۆ قوتابخانە بە دوای جل و بەرگەکەی ئاگەڕا بۆ ئەوەی بزانێ لەکوێ دایناوە. لەلایەک بە دوای پەرتوکەکانی ئاگەڕا بزانێ کەوتۆتە کام سوچی ژوورەکە. لەلایەک بە دوای پێڵاوەکانی ئاگەڕا سەیری کرد هەرچی جل و بەرگێتی چرچ و لۆچ بووە. ئەی باشە وتۆکە لەکوێ؟ کاتێک وتۆکەی دۆزیەوە بینی ئەوی شکاوە چونکە ڕۆژێ پێشتر فرێیا بوویە ژێر مێزەکە و لە ژێر مێزەکەشە شت کەوتبوو بەسەریا و شکا بوو. هەرچیە کرد ئامادە نەبوو تا بڕوا بۆ قوتابخانە. کاتێکیش ئاوڕیایەوە کات زۆر درەنگ بووە بۆ یەکەمێک دانیشت و بیری کردەوە کە چی بکە. ئەویش خاڵی قسەکانی دایکی کردەوە کە دایکی پێیوت کچی خۆم ئەمە سەربەستی نییە. ناچار ڕۆیش بۆ لای دایکی میهرەبانی و پێیوت دایکجان بمبورە من هەڵە بووم. دایکی باوەشی پیا کرد و وتی من ئەمزانی تۆ کچێکی ژیری و ناتوانی ئەو شتانە بەو شێوەیە فرێ بیت و جەنجاڵی لە ژوورەکە تا دروست بکەی. کچە شیرینەکەم
سەربەسی ئەوەیە کە تۆ گرنگی بە یاسا و ڕێسا و پاک و خاوێنی و ڕێخستنی کەلوپەلەکانە بەی بە ئاسوودەی ژیانە بگوزارێنی. نور زۆر سوپاسی دایکی کرد بەڵێنی پێیە کە هەرگیز فەرامۆشی نەکات و وەکو جاران گرنگی بە ڕێخستنی کەلوپەل و پاک و خاوێنی و ئیدارەدانی ژوورەکەی بە. ناڵەکان چیرۆکەکەم خۆش بوو؟ زۆر باشە. کەواتە ئێستا یەکێکیم بۆ لاتان پرسیارتان لێکەم و باسی گوندەکەکەین و باسی چۆنێتی هاوڕێکردنتانەکەم لەگەڵ یەکتریا. باشە؟ با بچین بۆ لای ئاو دێر چۆنی؟ جۆم لێو نییە ئاو دێر بەدەنگی بەرز. ئافرین ئاو دێر تەمەنە چەنە؟ 12 ساڵ هەر بژین. ئاو دێر لە پۆلی چەنی؟ 6 لە پۆلی 6 هەر بژین. باشە ئاو دێر پرسیارێکی لێکەم. لە جافەران قوتابخانە تا پۆلی چەنی لێ؟ 9. ئەی باشە ئەگەر دەرچووی بۆ پۆلی 10 ئەو کاتا بێت چی بکەی؟ وازی لە خوێندن بێنی؟ نەخێر. ئەی چیەکان؟ ئەچن بۆ قەرەداغ لەبەر ئەوەی گوندی جافەرانە تا پۆلی 9 لێە، دواتر ئەچن بۆ گوندی قەرەداغ بۆ ئەوەی بچنە پۆلی 10 و 11 و 12 و دواتر ئەچنە زانکۆ. وایە؟ ئافرین هەر بژی یەک چەپڵە بۆ ئاو دێر. زۆر سوپاس ئاو دێرگیان هەر بژی. با بچینە لای هاوڕێیەکی ترمان. یارە چۆنی؟ باشی؟ ئافرین یارە تۆ چەند ساڵی؟ 6 چوویتەتە قوتابخانە؟ ئافرین لە پۆلی چەنی یارە؟ لە پۆلی 2. ئافرین هەر بژیت. یارە پرسیارە لە تۆکەم. تۆ حەزت لە پاک و خاوێنیە یان حەزەکەی ژوورەکە و پیس و پۆخڵ بێ؟ حەزم لە پاک و خاوێنیە. ئافرین باشە ئەگەر ڕۆژێ شتەکانە پەرش و بڵاو بێ چۆن پاکیەکەیتەوە؟ واتە بەجێڵی بۆ دایکە یا خۆ پاکیەکەیتەوە؟ خۆم پاکیەکەمە. ئافرین یەک چەپڵی بەهێز بۆ یارە. هەر بژی تەمەند درێژ بیارە گیان دانیشە. ئارێس چۆنی؟ باشی. دەنگ و باست چۆنە؟ وەڵا باشم. باشی شکر. ئافرین هەر بژیت. ئارێس تۆ لە پۆلی چەنی؟ لە پۆلی چەنی؟ لە پۆلی 3. لە پۆلی 3. ئافرین. ئەی باشە دوای 3 چەندیت؟ دوای 3 4. هەر بژی یەک چەپڵی بەهێزی بۆ لێبەر. باشە ئارێس پرسیارێ. جافەران ئەها کە گەشتیار و شتیە بۆ ئەم ناوە دارێکی لێ پێڵێن داری چی؟ دارە زەردەکە. ئافرین ئەبێ ئەو شتانەتان بیر بمێنێکە مۆرکی گوندەکەی خۆتانە لەبەرەوەی ئەوە شانازی خەڵکی گوندەکەیە ئەبێ ئێوە شانازی بەوانەوە بکەن. باشە؟ ئافرین هەر بژین. ئارێس گۆرانیە زانی یان شعر؟ شعرە زانی؟ ئەی زۆر باشە. ئەدی شعرێکی خۆشم بۆ بڵێ. شعری مەکتەبم لەبەرە. قوتابخانە زۆر خۆشە دەی. 1 و 2 ڕابەس و 3 و 4 بگاخار 5 و 6 گوڵاگەر 7 و 8 چوومە گەژنەوە 10 خوێندنگە. ئافرین 10 چەپڵی قایمی بۆ لێندەی. هەر بژین. زۆر سوپاس کاکە ئارێزیان تەمەند درێژبی. سارۆ چۆنی؟ باشی. سارۆ بووە بێتاقەتی خۆ خەفەت و شتە نییە؟ ناوەڵە. ئەی لەخوا بەزیابێ منی زۆرم پێخۆشە ئاوازی تەڵبی. سارۆ دەست بۆ سەرەوە بۆ لاتەنیش بۆ خوارەوە بۆ سەرەوە بۆ خوارەوە دانیشە هەستا. سارۆ وەرزشێکی خۆش بوو. ئافرین. سارۆ تۆزە دەنگە بەرزکەرەوە چووکە دوورین لێکەوە من باش گوێم لێو نییە. باشە؟ ئافرین. سارۆ تۆ لە پۆلی چەنی؟ 2. لە پۆلی 2. ئافرین هەر بژی. باشە یەک پرسیارە لێکەم. تۆ کاڵەسی لە خەو ئاوا خۆ ئەگۆڕی بۆ قوتابخانە یەکسەر پۆشاکەکانە فرە یان چیان لێکەی؟ کوانەکەی تۆی کەیتە کوێوە؟ کەیتە کەنتۆرەکەەوە. وایە؟ ئافرین ئەبێ ئەوە پاک و خاوێن بین ئەبێ گرنگی بە شتەکانمان بین نابێشت بڵاوکەینەوە. باشە؟ ئافرین. سارۆ گۆرانیە زانی؟ گۆرانی نازانی؟ ها؟ دە باشە یەک چەپڵی قایم بۆ سارۆ لێبەر. هەر بژی. ئافرین. یاران چۆنی؟ باشی؟
ئەفەرین یاران ئەوە تۆ چەند ساڵی؟ حەوت واتە چوویتەتە قوتابخانە؟ بەڵێ هەر زۆر باشە باشە پرسیارێکی لێکەم تۆ ئەگەر هاوڕێیەکی خراپە هەبێ هەڵس و کەوتی خراپی هەبێ خۆی ئەو وەرەگریان ڕێنماییەکەی کە باش بێت ڕێنماییەکەم کە باش بێت ئەفەرین یەک چە بڵێ بەهێزی بۆ لێبەر هەر بژی یارانجان زۆر باشە یارانجان یاران بەڵێ ئەی پێ خۆشە مناتوم بۆ جافەران ئەمڕۆ بەڵێ زۆر باشە کەواتە بە مناڵەکانی هاوڕێ بڵێ ئەمڕۆ زیتەڵاتم و بۆ جافەران داوای لێبوردن لەواناکەی کە نەمان بینیوەن بەڵام بەردەوام چاوتان لەسەر شاشەی کورسات بێ هەموو ڕۆژێک سعات 5 هەتا 6 ماوەی مناڵانە شتی زۆر خۆشەکە منە بینن ئەچم بۆ گوندەکانی کوردستان منە بینن سەردانی قوتابخانەکانەکە باشە؟ یەک چەپڵە بۆ خۆتان ئەفەرین هەر بژین دانیشە ئێرانجان ڕامان چۆنی؟ باشی ڕامان لە پۆلی چەنی؟ لە بۆلی دوو ئەفەرین هەر بژی ڕامان حەزی لە قوتابخانەیە؟ بەڵێ ئەفەرین بەردەوام گرنگی بە خوێندن بە هەوڵ بە لەوانەکانتا زۆر باشبی بۆ ئەوەی قوتابخانە بە سەرکەوتووی ببڕی باشە؟ کە گەورە بووی حەزەکەی بی بەچی؟ مامۆستا ئەفەرین یەک چە بڵێ بەهێزی بۆ لێبەر هەر بژی ڕامان گیان دانیشە ئەفەرین ئایا چۆنی؟ باشم باشی؟ ئەفەرین ئایا لە پۆلی چەنی؟ دوو لە پۆلی دوو هەر بژی ئەفەرین زۆر باشە باشە ئایا تۆ کاتی بۆ قوتابخانە هەموو پەرتوکەکانە بەی یان ئەو پەرتوکانە ئەبەی کە گرنگ و ئەو ڕۆژەوانەکانیان نەخوێنن هەموو پەرتوکەکان نابێ ئەزانیە بێ چی بکەی ئەبێ تەنیا و پەرتوکانە بەریکە ئەو ڕۆژەوانەکانە هەیە لەبەرەوەی ئەو کاتە جەنتاکە و زۆر قورسە بێت و پشت ئازاری پێگا باشە؟ بەڵێ ئافرین ئایا گۆرانی ئەزانی؟ بەڵێ ئەدی گۆرانێکی خۆشم بۆ بڵێ؟ گەرەک لانە و لانای وی لەسەر پشتان نا ڕێوی هات وتی پخ وی ڕێوێک ئاو دەریکەن لا چۆ ڕێوێکە نەی بۆ لای ئێمە ئافرین یەک چە بڵێ بێز بۆ ئایا هەر بژی ئیان چۆنی؟ باشم دەنگ و باسە باشم ئیان بیری منەکەی؟ بەڵێ منی زۆر بیری تۆکەم حەزەکەم بین بە هاوڕێ بەڵێ یەکەواتە لێ ساوە هاوڕێنی تر باشە؟ باش بەردەوام چاوە لەسەر شاشەی کورسات بێ هەموو ڕۆژێ سەعات 5 ئێوارە هەتا سەعات 6 منە بینی تەواری هاوڕێمە بینی فلم کارتۆنی زۆر خۆشەکان لە کورسات باشە؟ باش ئەجا وانەکانیشمانەیە فێری ئەلف بێتانەکان بۆ ئەو هاوڕێیانە و کێشان نەچوونەتە قوتابخانە یاکە لە پۆلی یەک و دوون ئەو کاتە سوودی زۆر باشی لێبینن باشە ئیان؟ باش ئیان؟ بەڵێ باشە پرسیارێکی لێکەم بەڵێ ئۆپی قەراق واتای چییە؟ یانی و شاخان کەمە ئەوانەیە ئەو شاخانەی پشتەوە بەڵێ کوڕە زۆر خۆشە ئەزانی ئیان تۆ هاوڕێوەیە لە شار بەڵێ باشە بە هاوڕێکانێ بڵێ بۆ ئەوەی سەردانی قەرەداغ بکەن ئێرە شوێنێکی گەشتیاری خۆشە ئێرە شوێنی خۆشخۆشی لێ قۆپی قەراقی هەیە دارە زەردەکەی هەیە شوێنێکی زۆر خۆشە وایە؟ وایە ئافرین ئیان بەڵێ گۆرانێکی خۆشم بۆ بڵێ دەی باش ئادەی پەرتووکی خۆ دەربێنە وریا بۆ مەی دەڕێنە ناوی خۆدای دەبێنە بیت و وشەی خوێنە ئەگە وشەت کرد بە ڕێستا ئەوە هیوامە بەستا وشەت کرد بە گورەچی ئەفەرین یەک چەپڵە بۆ ئیان هەر بژیان هەر خۆتیان ئەفەرین هەر بژیت پەیڤین چۆنی؟ باشی پەیڤین تۆ چوویتەتە قوتابخانە؟ ئەفەرین ئەی حەزەکەی بچیتە قوتابخانە؟ زۆر باشە کەواتە ئەبێ کە چوویتە قوتابخانە بەڵێنم پێبەی کە لە وانەکانتا زۆر باشەبی بە باشی تێبکۆشە بە باشی وانەکانە بخوێنە باشە؟ ئەفەرین پەیڤین گۆرانی ئەزانی؟ ئەدی گۆرانێکم بۆ بڵێ بەدەنگی بەرز دەی باش گەرشکانە و لاناوی لەسەر پشتان دانا بۆ بڵێ من پرخە پرخ ڕێوی هات و وتی پەخ خۆش بوو؟ ئەفەرین یەک چە بڵێ قایم بۆ پەیڤین هەر بژی پەیڤین جان ئەفەرین کاکە دانیاڵ بەڵێ چۆنی؟ باشم دەنگ و باسە چۆنە؟ باشی؟ بەڵێ ئەوە بووە بێتاقەتی بێتاقەت گەرماتە؟ ئەرەون ئافرین جوە بگرە ڕۆژانی گەرما زانیە بێ چی بکەی ئەبێ ڕۆژانە خۆ پشۆی بۆ ئەوەی بۆنی ناخۆشمان لێنەیە بۆ ئەوەی لەشمان تون و تۆڵ بێتەوە باشە؟ بەڵێ ئافرین دانیال لە پۆلی چەنی؟ چوار
لە پۆلی 4 زۆر باشە باشە پێم بڵێ تۆ چۆن ڕێنمایی ئەو کەسانە کەی کە خۆی خراپیان هەیە یان چیان پێڵێ ئەڵێ بەردەوام بن لە کارەکاتان یان واز لە خۆ خراپەکانتان بێنن واز لە خۆ خراپەکانیان بێن ئەفەرین هەر بژی یەک چە بڵێ بێزی بۆ لێبەر باشە دانیال جافەران چ دارێکی زۆرتیایە داری هەنار داری هەناری ترش و شیرین کامیان زۆرترە ترش یا شیرین ترش دەماوەکە باسی شتێکیش مەکەم باش ێستا هەنار پێگەیشتووە نەخێر ئەگەر ێسابی خۆی تاڵە یان شیرینە تاڵەکە ناخۆشە زانی باشە دانیال ئەو بۆ گۆرانیە گیان شعری شتێکم پێشکەش ناکەی شعرە زانی ئەدی شعرێک بڵێ ئاوی قەڵ بەزەی سپی و لە گەروی کەشا ئەیکا بە ئاهنگ وەختێکە تافگا دێتە پێکەنی مەلانی بزێ و دێتە هەڵپەڕین بەهاری جوانی ڕازاوە لە کوردستانە خێمەی هەڵدا ئەفەرین یەک چە بڵێ بێز بۆ دانیال گیان هەر بشیت ئەفەرین دانیال باشە پرسیارێکی تر لە جافەران نەخۆشخانەی لێیە نەخۆشخانەی لێ زۆر باشە کەواتە لێرە قوتابخانەی باشی لێ قوتاب نەخۆشخانەشی لێ خوا نەخواسە ئەگەریکێکمان نەخۆشکە و کەواتە بە زووتری کات دەتوانین بچینە بنکە تەندروستێکە وایە ئەفەرین دانیال جان بەردەوام بە لە خوێندن لە قوتابخانە باشە ئەمەوێ قوتابیەکی زیرەک دەرچی لە پاشە ڕۆژە بی بە کەسێکی زۆر باشە یەک چە بڵێ بێزی بۆ لێبەر هەر بژیت ئەفەرین دانیشە باشی منیش زۆر باشم ئەی تۆ چۆنی شکار لە پۆلی چەنی 4 ئافرین باشە تۆ حەزت لە قوتابخانەیە حەزەکەی واز بێنی حەزم لە قوتابخانە ئەفرین ئەبێ هەمومان حەزمان لە قوتابخانە بێ نابێ واز لە قوتابخانە نەبێنین بە هیچ جۆرێک لەبەرەوەی قوتابخانە چاومانەکاتەوە ڕۆشنبیرمانەکە فێری زانست و زانیاریمانەکە ئەبین بە کەسانێکی گرنگ بۆ وڵاتەکەمان وایە باشە پێم بڵێ تۆ ئاوکاری خێزانەکەەوەکەی لە کاروباری ناوماڵە باشە کە ئاو خواردەوە بەرداخەکە لە شوێنێک فڕێی تر خێزانەکە و لایبا یان خۆ لایە بیتەوە خۆم لا ئەفەرین هەر بژی زۆر باشە ئەی باشە تۆ گوندەکەتانە خۆشەوێ باشە پرسیارێکی تر لە گوندەکەتان چه ئاژەڵێک زۆر بەخێوەکەن ها بۆ نمونە مەڕ مانگا فیل مانگا بزنۆمانە چی؟ مانگا بزنۆمانە مانگا ئەفەرین ئەی فیلی هەیە ئێرە جافەران چی؟ فیلی هەیە؟ نەخێر ئەی تۆ فیلی بینیوە؟ نەخێر لە تەلەڤیزۆن نیشانە بینیوە؟ لە تەلەڤیزۆن فیل زۆر زلە باشە فیل بەچی ئاوە خواتەوە؟ بەلووت وایە؟ ئەفەرین یەک چە بڵێ بەهێزی بۆ لێبەر هەر بژی شاکارگیان دانیشە با بچینە لای هاوڕێکی ترمان بچینە لای کێ گۆرانێکی خۆشمان بۆڵێ لێوان ئەو بووە خۆشاردوێتەوە لە من چۆنی باشە بیری منە ناکرد لێوان هەرنەوە تۆ خۆزگەر ڕۆژێک بێزی تەڵە بێ بۆ گوندەکەی ئێمە منیش زۆرم پێ خۆش بوو ئەمە تۆ بڵێ ڕۆژێک بێ بچم بۆ جافەران بۆ لای و مناڵە ئازیزانەی هاوڕێم باشە لێوان تۆ لە پۆلی چەنی دەچوم بەسێ ئەفەرین هەر بژی زۆر باشە لێوان تۆ هاوڕێ و زۆرە باشە ئەچی بۆ لایەن سەردانیانەکەی ئەی باشە گەر بچی بۆ ماڵی هاوڕێیەکێ ئاواکە گوڵە بە ڕۆژە و شتا خوارد لەو ناوە بڵاویەکەنەوە یان ئەیکەنە تەپڵێکی تایبەت یا قاپی تایبەتەوە قاپی تایبەت ئەفەرین کەواتە ئێمە چوین بۆ هەر ماڵێک چوین بۆ هەر شوێنێک نابێ ئەو ناوە پیسکەین وایە زۆر باشە باشە گۆرانی خۆشە زانی ئەدی گۆرانیە پێشکەشکە بە زیتەڵا پەرتووکی خۆ دەربێنە وریا بەمەی دڕێنە ناوی خودای لێ بێنە پیتی وشەی مەدڕێنە ئەگەر پێی ڕسکی بۆ وشە ئەوە ئایندەت گەشە هەر بشیت یەک چە بڵێ بێز بۆ لێوانجان زۆر باشە دەست خۆش لێوان زۆر سپاس کارۆ چۆنی باشی دەنگ و باسە چۆنە ئەی ئەو بەچی پێکەن ئەی دەنگ و باسی ئاوایی چۆنە باشە ئەی لەخوا بەجابێ خزمان چۆنن هەموو شتێ باشە
ئەرەوەڵا ئای لەخوا بەزیابێ باشە کارۆ پێم بڵێ تۆ چووتێتە قوتابخانە نەوەڵا هێشتا نەرسووی کەواتە ساڵێکی ترە چی وایە وایە ئەیە بێ خۆ ئامادەکەی بۆ قوتابخانە ئەبێ لە ئێساوە خۆ ڕابێنی کە چووی چۆن ڕێز لە مامۆساکان بگری چۆن هاوڕێتی هاوڕێکانەکەی کە چوویتە قوتابخانە ئەبێ پەرتووک و دەفتەر و شتەکانی خۆ خۆش بوێ ئەبێ ڕێز لە مامۆسا بگری ئەبێ وانەکانێ بە باشی بخوێنی باشە کارۆ حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی ها مامۆستا مامۆسا ئەفەرین لەبەرەوەی مامۆسا فێری زانست و زانیاریمانەکە مامۆسا فێری هەموو شتێکمانەکە مامۆسا کۆڵەکەیە کۆڵەکە وایە مامۆسا ڕێنیشاندەری هەمومانە باشە شتێکی پێڵێ تۆ کە شەوانە خەوی لە هەموو شوێنەکە خەوی لەسەر زەویەکە بێ لەسەر قەنەفەکان بێ لە هەموو شوێنە یەکسەرە خەوی نابێشتیوە ئەبێ کە خەوە هاو بچیتە سەر جێگەی تایبەت بە خەوتن باشە باش ئافەری کارۆجان یەک چە بڵێ بێز بۆ کارۆ هەر بژی سپاس بۆ تۆ باران چۆنی باشم باشی ئافەرین باران تۆ چەند ساڵی 5 هەر بژی ساڵێکی ترە بێ بە 6 ساڵ ساڵێکی ترتر ئەبێ بە 7 ساڵ ساڵێکی تر ئەبێ بە 8 ساڵ و ئیتر ئەو کاتە لە پۆلی دوی سەرەتاییشە وایە بنەڕەتی باشە پێم بڵێ تۆ سەیری فلم کارتۆنەکەی بەڵێ حەزت لە فلم کارتۆنە ها ئافەرین کەواتە بەردەوام چاوە لەسەر شاشەی کورسات بێ لەبەرەوەی ڕۆژانە فلم کارتۆنمانەیەشتی خۆشمان دۆبلاش کردووە و ئەو کاتە مناڵان ئەتوانن سەیریکەن بۆ خۆیان بە ئارەزووی خۆیان باشە کەواتە بەردەوام چاوە لەسەر شاشەی کورسات بێ یەکچە بڵێ بێت بۆ باران هەر بژیت هەنی چۆنی هەنی من ناوم چییە زیتەڵە ئافەرین هەنی باشە تۆ چەند ساڵی 5 ساڵ ئافەری هەنی گۆرانیە زانی دەبا من گۆرانیەکە بۆ بڵێم باخ چەکەی ماڵمان جوانە ئاوی ئادەم ڕۆژانە کاتێکا خونچا دەردێ گوڵەی تازە پشتێ بۆنی خۆش خۆش ئاهێنێ جۆلەکەش ئەجیوێنێ خۆش بوو ئەفەرین هەنی باشە چۆلەکاڵێ چی ئەڵێ ها یان ئەڵێ جیو هەنی چۆلەکاڵێ چی ئادی بیڵێ وەکو من بڵێ جیو ئەفەرین یەکچە بڵێ بێز بۆ هەنی هەر بژی سایە چۆنی باشی پێ و خۆشە مناتم بۆ جافەران باشە کەواتە ئەبێ بەڵێنم پێ بێی کە مناڵێکی ژیربی هاوڕێکانە ڕێنمایی بکەی بڵێ بەردەوام چاوتان لەسەر شاشەی کورسات بێ لەبەرەوەی هەموو ڕۆژێ سەعات ئەوە دەنگی چییە؟ ئەدی مناڵەکان پێم بڵێنەوە دەنگی چییە؟ گوێ درێژ وایە؟ ئێوە گوێ درێژتانەیە لە گوندەکەیە؟ باشە بیرم کەوتەوە بە گوێ درێژە ئەزانیە بێت چی بکەن؟ خۆر قسەکە ئەویش پێی خۆشە کە من هاتوومەتە ئێرە ئەزانی چی نابێ ئێوە ئازاری ئاژەڵەکان بن لەبەرەوەی ئەوانیش گوناحن ئەوانیش بەسە زمانن هەست بە ئازارەکان باشە ئەگەر بینیتان سەگێ پشیلەیە تینوێتی هاوکاری بکەن ئاوی بۆ دانێن خواردن بۆ چۆلەکە و کۆتر و ئەو شتانە دانێن باشە ئەجا بڵێن چی ئەمڕۆ کۆتاییمان بە بەرنامەکەیەنا من زۆر دڵخۆش بووم لەگەڵێوەیە زۆر دڵخۆش بووم کە هاتمە گوندە جوانەکەی جافەران بەو هیوایم کە جارێکی تر بتوانم سەردانتان بکەمەوە ئێوەش ئەوانەی کە لە قوتابخانەن قۆناغی بەرزتر ببرن ئەوانش کە نەچوونەتە قوتابخانە بچنە قوتابخانە هەروەها پتان بینم لە پاشە ڕۆژە ببن بە کەسانی زۆر باش بۆ نیشتیمانەکەتان
زۆر دڵخۆش بووم لەگەڵێوەیە زۆر سوپاسانەکە بۆ میوانداریە جوانە یەک چەبڵای بەهێز بۆ خۆتان هەتا کاتێکی تر وەتا گوندێکی تر خواتان لەگەڵ خوا حافیز